بەڕاستی جلی کوردی ڕەمزی کووردە و ئێمە زۆر پێی سەربرندین وەکو نەتەوەکانی تر و داوا لە هەموو خەڵکی کوردستان دەکەم لە هەموو کاتێک جلی کوردی لەبەر بکەن و شەرەفێکی گەورەیە بۆ ملەتی کورد. بەڕاستی ئێستا خەریکە ئەو کەلتورە بەرەو نەمانەچی پێمان خۆشە بەرەو پێشەوە بچی. خوێنیشمان زۆر داوا لە پێناوە ئەو جلە کوردیە و هیوادارین هەموو خەڵکی کورد و کوردستانی ژوورە و دەرەوەی وڵات هەمووی جلی کوردی بەکاربێنی و وەکو عەرەب و وەکو نەتەوەکانی تر. ئێمڕۆ ڕۆژی جلی بەرەی کوردیە و بە هەموو چوارپارچەی کوردستان بەتایبەت سنە پیرۆزبایی دەکەم. ئێمڕۆ من جلی کوردیم لەبەر کردووە و زۆر خۆشحاڵم چونکە جلی کوردی شەرەفمانە، ئابڕۆمانە، ناموسمانە و زۆر حەز دەکەم تەواوی کوردانی جیهان جلی کوردی لەبەرکەن و لەبیری نەبەنەوە. من ئەمڕۆ کوردیەکە کردمەوە، یعنی فەرە خۆشە لە ئارامان ئەو کوردیەکە یعنی زۆر جوانە لە هەمووان تیمان دەکاتن لە ڕەمزی وڵاتی خۆمان و نیشتیمانی خۆمان. ئەو جلی کوردیەکە یعنی جوانترین جلی لە هەولێرە. یعنی ئێستا بڕۆ لە هەموو جێیەکە من ڕۆیشتم لە چەند وڵاتێک هەمویان بەدڵی ئەو جلی کوردیەکە بوو. من ئەمڕۆ جلی کوردیم لەبەر کردو لەبەرەوەی یارکێکی نیشتیمانی و کەلتوری وڵاتەکەم دەپارێزم و داوا دەکەم لە هەموو ئەو گەنجانێک هاوتەمەنی خۆمن جلی کوردی لەبەرکەن و کەلتوری وڵاتێکی خۆیان بپارێزن.